ئەو پیاوەی 76 ساڵە لە ژیاندا نەماوە و بەڵام لە سەردەمەکەی خۆیەوە تا ئێستا ناوێکی دیار و بەخشندە و میهرەبانە. ئەو وەزیری دارایی بوو پۆستەکەی بەکارهێنا بۆ خزمەتی هەژاران. لەگەڵ ئەوەی کە کەسێکی مەسیحی بوو بەڵام لە کارە خێرخوازیەکانیە مزگەوتی دروستە کرد. سڵاوتان لەبێت. ئەچینە دامەزراوەی کەریمی عەلەکە باز لە کار و چالاکیەکانیان هەروەها باز لە پێگە و کەسایەتی کەریمی عەلەکەکەی. البته لە هەموو سەدەیەکا کۆمەڵێ مرۆڤی بە ئەمەک دێن لە ناو هەموو گەلوونەتەوەیەکە کە کار و کردەوەکانیان هەڵوێستەکانیان ئەبێتە ئەوەی کە لە داهاتوە ناوبانگیان بۆ بەجێبێڵێ. لە سەدەی ڕابردووە لە هەرێمی کوردستان بە تایبەت لە شاری سلێمانی و لەم ناوچەیە کەسێک دێت بە ناوی کەریمی عەلەکە کە لە دوای خۆی ناوبانگێکی زۆر بەجێهێڵێ. ئەلبەتە ئەم ناوبانگە هەر لە خۆڕانە هاتووە، بەڵکو پەیوەندی بەو هەڵوێست و بەو کارە ئینسانی و بەو مرۆڤ دۆستی ئەم کەسەوە دێکە بەرامبەر خەڵک و دانیشتوانی ئەم ناوچەیە ئەیگرێتە بەر. ئەلبەتە لەو سەردەمەیە سەیری پێگاتەی دانیشتوان لە شاری سلێمانی بکەین ئەبینین زۆرینەی خەڵکەکە لە ڕووی ئاینەوە موسڵمانن، بەڵام ئەم پیاوێکی لە ڕووی ئاینیەوە پیاوێکی مەسیحیە، لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیشەوە لە ئاستێکی لە ڕووی دارایی و مادیەوە لە ئاستێکی بەرزایە کە خەڵکی ئەو کاتە بەهۆی بەرپابوونی شەڕی جیهانی یەکەمەوە خەڵک لە ڕووی دۆخێکی هەژاریە بۆەوە لە دۆخێکی خراپە بۆ ئەمان لە ڕووی بنەماڵەیانەوە بنەماڵێکی دەوڵەمەند بوون. بێگومان ئەگەر سەیری مێژووی کورت بکەین بە تایبەتی لەم ناوچەی سلێمانی هەمیشە پێکەوە ژیانی ئاینەکانێکێک بۆ لەو بنەما جوانانەی کە خەڵک لەم ناوچەیە پەیڕەوی کردووە، نەکەر ئاینی مەسیحی و ئاینی ئیسلام، بەڵکو ئێمە لە ناوچەی هەڵەبجە ئاینی یارسانەکانمان هەیە، مەسەلەن یەزیدیەکان لەم ناوە ژیاون، جوولەکەکان لە سلێمانی گەڕەکێک هەیە بە ناوی جوولەکەکان. یعنی ئەم پێکەوە ژیانە بەردەوام لە ناو پێکاتەکانی خەڵکی ئەم ناوچەیە هەبووە ڕەنگیاوەتەوە بە ئاشتیانە پێکەوە ژیاون. بێگومان کەریمی عەلەکەش وەک کەسێکە خۆی هەڵگری ئاینی مەسیحی بووە، هیچ جیاوازیەکی نەکردووە لە نێوان جوولەکەیەک و موسڵمانێک و یارسانیەک و خەڵکێکی ترە. لەبەر ئەوە ئەم ئینسانیەتی بۆ گرنگ بووە، مرۆڤایەتی بۆ گرنگ بووە و هەوڵیاوە لە کارەکانی ئەمە ڕێکباتەوە. بۆیە چەند بەلایەوە گرنگ بووە کە گرنگی بە کەنیسەی سلێمانی با بێگومان ئەوەنەش بەلایەوە گرنگ بووە کە مزگەوت دروستکە، ئەوەنە بەلایەوە بۆ کە کەسێک لە دینی یارسانی هەر پێداویستێکی هەبێ و ڕێکەوت بێتە ئەو بۆی جێبەجێکە. بە حکمی ئەوەی کە کەریمی عەلەکە بنەماڵەکەیان باوکی بازرگانێکی گەورە بووە و هاتوچۆی کردو لە نێوان سلێمانی و ڕۆژەڵاتی کوردستان و خواروی عێراق و ئەوانە بەردەوام لە هاتوچۆیە بۆ لە شام و ئەمانەوە بازرگانی کردووە. بێگومان کەریمی عەلەکەش لەگەڵ باوکی لەم گەشتانەیە بەشدار بووە و خەڵکێکی زۆریان بینیەوە و خەڵکێکی زۆریش کە بازرگانیان کردووە هاتوونەتە ماڵی ئەمان و ئەمە لەبەر ئەوە بەرکەوتنی لەگەڵ خەڵکانی جۆرا و جۆر لەگەڵ دەموچاوی جۆرا و جۆر هەبوو واریەکێک لەمانەوە کۆمەڵێ زانیاری بۆ گوازراوەتەوە. لەبەر ئەوە کەسێک بۆ لە ڕووی دنیابینیەوە خاوەنی ڕوئیایەکی گەورە بۆ خاوەنی دنیابینیەکی گەورە بووە تێکەڵاوی خەڵک بووە. لە هەموو ئەمانەوە جۆرێک لە شارەزایی پیا کردووە، هەم لەوەی کە تەعاملێکی دیبلۆماسیانە لەگەڵ خەڵکی جیاواز بکەوام لەوەی چۆن ئیداری بێ لە ڕووی ئیداری و ئیداری
شتەکانبا لەبەر ئەوە کە باوکیشی ئەمرێت لە دوای کۆچی دوای باوکی هەموو ئیشەکە بۆ خۆیە گوازرێتەوە لەبەر ئەوە شارەزایەکی زۆری ئەبێت بێگومان ئەبێت یەکێک لە متمانە پێکراوترین کەسەکان لە لای شێخی نەمر لە سەردەمی ئەو حکوومەتی شێخی نەمر لە سلێمانی و ئەم ناوچەیە ئەبێتە وەزیری دارایی و ئەو ئیدارەی چۆنێتی بەڕێوەچوونی ئەو حکومەی شێخ مەحموود لە ناوچەی سلێمانی ئەیە و بە ئاعترافی هەموو لایەکیش ئیدارێکی زۆر سەرکەوتووی هەبووە و خەڵک زۆر لێ ڕازی بۆ توانیوێتی شاری سلێمانی لە قات و قڕێکی گەورە نەجات بدا لەو سەردەمەیە. بەوخوایە بێمەکانە دنیا دەوران دەورانە بەوخوایە بێمەکانە وەی دنیا دەوران دەورانە ئەکچێ بمدارە ماچەیە خۆشی لەو گۆنای جوانە ئەستا بمدارێ و دامەزراوەی کەریمی عەلەکەش وەک دامەزراوەیەکی خێرخوازی کە خاوەنی چەندین کاری گرنگە یەکێک لەوانە جگە لە کارە خێرخوازەکانی کە لە سەردەمی کۆرۆنا هاوکاری دروستکردنی هەموو نەخۆشخانەکانی کردووە کە لە هەرێمی کوردستان دروست بووە و توانیوێتی تەواوی شاری چەمچەماڵ و کەلار لە پیسبوون بە ڤایرۆسی کۆرۆنا هەموو کۆڵان و شەقامەکان و تەنکی قوتابخانەکان پاک بکاتەوە و زیاتر لە 2 ملیۆن دەمامک بە دیاری ببەخشێتە وەزارەتی پەروەردە لە کاتی هاتنی کۆرۆنایە و لە کاتی لافاوەکەی شاری هەولێرە چەندین لۆری خواردن بگەینێتە لە قەوماوانی وەزیان لێکۆتوانی ئەو لافاوی شاری هەولێر و لە بواری ڕۆشنبیریشە بێگومان دامەزراوەی کەریمی عەلەکە خاوەنی چاپکردنی چەندین کتێبە و 3 گۆڤاری سەرەکی سەپۆرتەکەوە دەریەکە کە گۆڤاری ئەدەبی وانەرە کە گرنگی بە ئەدەبی جێڕانەوەدا و گۆڤاری زمان و زارەکە تایبەتە بە زمان ناسی و گۆڤاری وانیارەکە تایبەتە بە مناڵان و ئەدەبی مناڵان کە ئەمە 3 پرۆژەی زۆر زۆر گرنگن جالەوە ئێمە ڕێزلێنانمان بۆ چەندین شاعیر و نووسەر و ئەدیب کردووە لە شاری سلێمانی و شارەکانی تر و پرۆژێکمانێ بە ناوی پرۆژەی پۆستەری ناودارانی کورد کە 1000 کەسایەتی کورد 1 ملیۆن دانە لە پۆستەریان بۆ دروستەکرێ و ئەم پۆستەرانە بێ بەرامبەرە درێنە کتێبخانە و ناوەندە گشتیەکان بۆ ئەوەی نەوەی تازەی ئێمە ئەدیب و نووسەر و پیاوە گەورە و ژنە گەورەکان و مرۆڤە گەورەکانی کورد بناسێکە لە ڕابردووە هەوڵیاندا نیشتیمان و ئەمگەل لەسەر پێی خۆیان بخەن و بە ئەمڕۆی بگەێنن. بەوخوایە بێمەکانە وەی دنیا دەوران دەورانە ئەکچێ بمدارە ماچەیە خۆشی لەو گۆنای جوانە ئەستا بمدارێ ماچەیە خۆشە لەو گۆنای جوانە. کەسایەتی کەریمی عەلەکە وەک بیستان کەسایەتیەکە کە بە لێهاتوویەکەی بە کارە خێرخوازیەکانی توانی ناوەکەی خۆی بهێڵێتەوە هەر لە سەردەمی خۆیەوە هەتاکو ئێستا. حاجی قادری کۆیەڵێت مرگ و ژین میسلی سێبەر و تاوە ئەوەی باقی بمێنێت هەر ناوە هەمیشە شاد.